دروستکردنی جێگرەوە و هەناردەکردنی حکوومەتی نوێ بۆ وڵاتان. جیهان مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ دروستکردن و سەرهەڵدانی حکوومەتی جێگرەوە و دواتر هەناردەکردنی بۆ وڵاتان کەمنین ئەو دەسەڵاتدارانەی کە لە وڵاتانی ترەوە نەخشە و پلانی چوونە سەر تەختی حکمی وڵاتەکەی خۆیان داڕشتووە یان بۆیان داڕێژراوە لەلایەن دەوڵەتە زلهێزەکانەوە پاشکەوتنی کابوڵ و گرتنە دەستی حکمی وڵاتی ئەفغانستان لەلایەن چەکدارانی تالیبانەوە سەوباسێکی زۆر هاتوۆتە ئاراوە و بەراوردکاریەکی زۆر دروست بووە. بەشێک لە شیکەرەوان و شرۆڤەکاران پێیان وایە ئەم گۆڕانکاریە خێرایە لە ئەنجامی پلانی ئەمریکاوە سەری هەڵداوە و ویستی ئەمریکا وڵاتانی زلهێزی دنیا بووە. بەشێکیش پێیان وایە ئەوە لاوازی و گەندەڵی و کامەڵ نەبوونی دوای 20 ساڵی حکوومەتی ئەفغانستان بووە کە وای کرد گۆڕانکاریەکە ڕوو بدات. هەر کامیان بن هیچ لەو ڕاستیە کەم ناکاتەوە کە ئەمریکا پاڵپشت و ئاگاداری گۆڕانکاریەکە و ئاسانکاری پرۆسەکەش بووە. لە مێژوودا یەکەم جار نییە گروپێکی وەک تالیبان لە تیرۆریستی و دوژمنایەتی زلهێزەکانەوە بە شێوەیەکی کتوپڕ و خێرا دەبێتە دۆست و ئاسانکاری بۆ دەکرێت بۆ گەڕانەوە بۆ وڵاتەکەی خۆی و دەسەڵاتیش دەگرێتە دەست. بەڵکو زۆرن ئەو نمونانەی کە هاوشێوەی تالیبان لە ماوەی چەند ساڵێکدا لە دوژمنەوە بوونەتە دۆست و حکوومەتیان لەسەر سینیەک پێشکەش کراوە یان لە وڵاتێکی بێگانەوە پلانی حکومداریان بۆ داڕێژراوە و با سەرۆکایەتیەوە چوونەتەوە وڵاتەکانی خۆیان. ساڵی 1938 لە شاری نەجەف سەربازانی عێراق گەماروی ماڵی ئیمام خومەینیەدەن کە وەک پەنابەرێکی سیاسی ڕووی لە عێراق کردبوو. بەڕێوەبەری ئاسایشی ئەو کاتی سەر بە بەعسی ڕووخاو دەچێتە لای ئیمام خومەینی و دەڵێت ئەگەر لە عێراق بمێنیتەوە دەبێت باسی سیاسەت نەکەی. خومەینی ڕەتی دەکاتەوە و ڕوو لە کۆی دەکات. لە سەرداوای ئێران کۆیت سنووری بەسەردا دادەخات. دواتر خومەینی هەوڵەدات ڕوو لە سووریا و لوبنان بکات. ئەوانیش ڕەتی دەکەنەوە وەک سیاسیەک لە سنوورەکانیان بچێتە ژوورەوە. ناچار دەبێت خومەینی ڕوو لە پاریسی پایتەختی فەڕەنسا بکات و لە ماڵی پیاوێکی ئێرانی بمێنێتەوە. بەنهێنی لەوێ سەرقاڵی وتارە سیاسیەکانی دەبێت. ئامانجەکانی لە ڕێگەی کاسێتی ڤیدیۆوە دەنێرێتەوە بۆ ئێران و بەنهێنی تەماشا دەکرێن. پاش 40 ساڵ لە دوورە وڵاتی و قەدەغەی جیهان لەسەری پیاوی ئاینی ئێرانی گەڕایەوە و شۆڕشی ئیسلامی دەست پێ کرد. ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی کە لە کەناڵی BBC کاری دەکرد لە ناو فڕۆکەکەوە ئەم هەواڵەی بەگوێی جیهاندادا و شۆکێکی بۆ ئێران و ناوچەکە دروست کرد. ئەو کەسەی تا دوێنێ لە هیچ وڵاتێک جێگەی نەدەبەوە ئەمڕۆ وەک سەرۆکی وڵاتەکەی دەگەڕێتەوە خاکی خۆی. فەڕەنسا لە جەنگی جیهانی دووەمدا لە ئاژاوە و ناسەقام گیریدا بوو لە دەستی وڵاتانی زلهێزدا بوو. لە لەندەنەوە حکوومەتی فەڕەنسای ئازادی دروست کرا لە ساڵی 1946 بە هاوکاری ئەمریکا و بەریتانیا. حکوومەتەکە توانی بگەڕێتەوە فەڕەنسا و لە دەستی نازیەکان و ئەو حکوومەتەی کە مەیلی بەلای نازیەکاندا هەبوو دەری بێنن. دەستورێکی نوێشی بۆ دابنێن. جەنەڕاڵێکی نیشتیمانی کە بەشداریەکی زۆری لە شەڕەکانی جەنگی جیهانی دووەمدا کردبوو بۆ بەرگری لە فەڕەنسا و خۆشەویست و متمانە پێکراوی گەلی فەڕەنسی بوو بە ناوی دیگۆڵ کۆماری فەڕەنسای دامەزراند و لە ساڵی 1958دا کۆمارەکە ڕاگەیەندرا. ئێستا کاتی ئەوەیە باسێکی هەیبەتوڵڵا ئاخونزادە بکەین. بەدی لە نوێیەکەی حکوومەتی ئەفغانستان ئەو یەکێک بوو لە فەرماندە و سەرکردەکانی بزوتنەوەی تالیبان و لە ساڵی 2016دا کرایە ئەمیری تالیبان پاژەوەی ئەمیر ئەختەر کوژرا. ساڵی 1996 تالیبان کابوڵی گرت و حکمی ئەفغانستانی گرتە دەست. ساڵی 2001 ئەمریکا تالیبانی دوور خستەوە لە دەسەڵات و حکوومەتێکی مەیلداری خۆی دروست کرد و تالیبان لەو وڵاتە دەرکرا. بەڵام بەهۆی هەندێک گۆڕانکاری سیاسی جیهانی و ناوچەیی لەگەڵ تالیبان پێکاتەوە. ئەم پیاوە چەکداری تالیبان بووە
بەردەوام بووە لە خەبات دژی ئەمریکا پاش 2 ساڵ لەبوون بە ئەمیری تالیبان. ئاخونزادە بەیاننامێکی بڵاو کردەوە شەڕی دژی حکوومەتی ئەفغانستان ڕاگرت. حکوومەت پێشوازی لەم هەڵوێستە کرد. ساڵی 2020 تالیبان و ئەمریکا هاتنە سەرمێزی گفتوگۆ و پێکەوە دانوستانیان ئەنجامدا. پاشان حکوومەتی ئەفغانستان و ئەمریکا ڕێکەوتنێکیان واژۆ کرد بۆ کەمکردنەوەی سەربازانی ئەمریکا لە ماوەی 135 ڕۆژدا. ژمارەی سەربازەکانی بۆ 8600 سەرباز کەم بکاتەوە و تا مانگی 5 2021 هەموو سەربازەکانی لەو وڵاتە بکشێتەوە. ئێستا 3 مانگ بەسەر ئەو بەروارەدا تێپەڕی و بەبێ شەڕکردن تالیبان چووە ناو کابوڵی پایتەختەوە. سەرنج بدەین ئەم شوێنگرەوانە هەمویان قەدەغەکراوی وڵاتەکانی خۆیان بوون. لە ماوەیەکدا سوودیان لە گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان وەرگرت و بوونەوە دەسەڵاتدار و فەرمانڕەوای وڵاتەکانیان بەپاڵ پشتی هێزە نێودەوڵەتیەکان. ئۆپۆزیسیۆنی عراقیش کە لە هێزەکانی کوردستان و دەرەوەی وڵات پێکاتبوون بە چەند ساڵێک پێش ڕوخانی ڕژێمی بەعەز لە وڵاتانی دەرەوە چەند کۆنگرەیەکیان کرد و سەرنجام ئەمریکا پێشیان کەوتو. حکوومەتی ئەو کاتی عراقی ڕوخاند و وڵاتی ڕاددەستی ئۆپۆزیسیۆن کرد و کردیە فەرمانڕەوا. ئێستاش عێراق و هەرێمی کوردستان لە دۆخێکی ئیداری و دارایی و سەربازی خراپدا وڵات بەڕێوە دەبەن و چاودێران پێیان وایە ئەمریکا گلەیی و ناڕەزایی زۆری لە شێوازی حکمڕانی لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هەیە. کۆتا وتاری جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش ئەو ڕاستیەی تێدا بوو کە باسی لەوە کرد ئەوان ناتوانن تا سەر قوربانی بدەن بۆ هیچ گەلێک. واتە هیچ دوور نییە لە دەرەوەی دەسەڵاتدارانی ئێستای عێراق و هەرێم کەسانێک ئامادەکرابن یان ئامادە بکرێن بۆ ئەوەی لە قۆناغی داهاتووی وڵاتدا ڕۆڵیان هەبێت و دەسەڵاتیان هاوشێوەی تالیبان و حکوومەتی فەڕەنسا و ئیمام خومەینی ڕادەست بکرێت. بەتایبەت کە بایدن ئاماژەی بە خاڵێکی مەترسی دار کردووتی ئەگەری سەرهەڵدانەوەی داعش هەیە.